بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خۆی گەورەتان لێبێ بەڕێزان. لە فێرکاری ئەکسلی ئەم جارەیە باسی ئەوەکەین ئەگەر هات و داتامان هەبێتن دوو سێت داتای گۆڕا و ڤاریێبڵ ئەبزانین، یعنی با بڵین مەبەستمەوەیە تەوەرێکمان ئێکس بێ دوو تەوەرمان وای بێتن، چۆن ئەو داتای ئەسقات بکەین یان با بڵین لەسەر گراف دروستی بکەین. ئێمە ئەزانین ئەگەر هات و تەوەرێکی ئەکس و تەوەرێکی وایمان هەبێتن شتەکە ئاسانە، ئەستە سەر ئینسرت لێرانە سکاتەر هەڵ ئەبژێری ئەوەت بۆ ئەکاتن، یعنی ئەکس وایت بۆ ڕسم ئەکاتن. بەڵام ئەگەر هات و دوو سێت داتات هەبوو چۆنە بۆ من ئێستا من مانگەکانی ساڵم هەیە لە مانگیەکەوە تا 12، یعنی با بڵین ئەگەر شتێکی وامان هەبێتن یەکێک لە گۆڕاوەکان پلەی گەرمی بێتن، یەکێک لە گۆڕاوەکانی تر مەسەڵەن پەستان بێتن، یعنی من دوو داتای ترم هێناوە لەگەڵ مانگەکانی ساڵە هەر بۆ نمونە بۆی فەرقەکانیان زۆر بێتن بۆیە وام کردووە ئەگەر نامتوانی پلەی گەرمی و پەستان دانێم. بەڵام با بڵین لێرانە یەکێک لە داتایەکانمان 100 و 200 و ئەوانە بێتن یان 1000 و ئەوانە بێ، یەکێک لە داتایەکان بە پۆینت بێتن. ئێستا بزانین ئەو دوو داتایە چۆن ئسقاتەکەین بە دوو تەوەری جیاواز. فلێرانە هەڵی ئەبژێرین داتایەکە وەکو هەر داتایەکی تر، ئەچینە سەر ئینسرت لە ئەکسل، دوای ئەوە سکاتەر، دوای ئەوە دێنە سەر یەکێک لەمانەی کەوە خۆمان ینی پێویستیمان پێوێتی. بۆ من دێم لێرانە سکاتەرەکە هەڵبژێرم لەگەڵ ینی پۆینتە بە شێوەی کێرف دەرچێ لەگەڵ پۆینتەکانیش دیار بێتن کە سەیری ئەەکەم شێوەیەکی بەو شێوەیەم بۆ دەرەچێتن. تەوەری ئێکسم هەیە مانگەکانی ساڵە، تەوەری وایم هەیە تەمەشاکەین لە 0 هەتاوەکو 160 داتایەکەی بۆم ڕیز کردووە، هەم ئەمەی تایە هەم ئەوەشی تایە. بەڵام ئەگەر بمەوێتن زۆر بە وازحی فەرقەکە ببینم، تەنها هی ئەوە ئەبینم کە داتایەکەی زۆرە، ئەمەیان فەرقەکەی زۆر بە خراپی ئەبینم، یعنی هەر خەتێکی ڕاستە لەبەرەوەی شتەکان یعنی 0 و 1 و ئەوانەیە. بۆیە ئەمەوێتن ئەم داتای ئێرانە جیا بکەمەوە لەم لایە تەوەرێکی تایبەت بەخۆی هەبێتن بێزگە لەمەیان، و ئەمە ژوالێ بکەم بۆ من داتایەکەم لە 100 هەتاوەکو 100 و بۆن بڵین 135 یعنی داتایەکەم لە 100 هەتاوەکو 150 بێ، نەک لە 0 تا 160 دێم ئەو داتایی کەوا با بڵین ئەو کێرڤەی کەوا داتایەکەم لە خوارەوەیە جوان دیار نییە، دەبڵ کلیکی لەسەرەکەم بەو شێوەیە بۆکسێکم بۆ ئەکرێتەوە. ئەگەر هات و بینیمان یەکێک لە پۆینتەکان لێرە هەڵبژێردراوە، دێین هەموو پۆینتەکان وا لێکەین هەڵبژێردرێتن. ئێستا من دەبڵ کلیکم لەسەری کرد، هەموو پۆینتەکان هەڵبژێردراون، یعنی سێریز ئۆپشنم بۆ دەرچووە یەکسەر. ئەگەر دەریژ نەچوو بوو لێرانە سێریز ئۆپشن هەڵ ئەبژێرم، لێرانە دوو بەشمان هەیە، پرایمەری ئەکسس و سێکندەری ئەکسس. یەکسەر ئەیخەمە سەر سێکندەری ئەکسس، کە سێکندەری ئەکسس ئاکتیڤ ئەکەم یەکسەر لێرە ئەبینم شتەکە ئەگۆڕێتن، گۆڕانکاریمان لێرە بۆ ڕوئەداتن. ئەمە ئەهێنمە ئەم لایە تەمەشاکە ئەم تەوەرەی ئەم لایە بوو بە تەوەرەی بیەکە، ئەم تەوەرەی ئەم لایەش هەروەکو خۆی ئەیەکە ماوەتەوە. جا لێرانە ئەتوانم بۆ خۆم گۆڕانکاری تریتیا بکەم بۆ ئێستاکانە ئەم داتایی وا لێرە هەمە هی ئەم تەوەرەیە داتای بیەکەیە، ئەوەی تریشی تەوەری ئەیەکەی ئەتوانم با بڵین ئەکسزەکان بە کەیف خۆم بگۆڕم. ئێستا ئەم ئەکسزەوتم لێرانە نامەوێتن لە 0 دەست پێ بکە، ئەمەوێ لە بۆ منە لە 50 دەست پێ بکە. دێم لێرانە دەبڵ کلیک لەسەر ئەکسزەکە ئەەکەم و لێرانە ئەو 0 یەکەمی ئەگۆڕم بە 50. کەدای ئەخەم ئەبینم ئێستاکانە بۆمی کرد 50 هەتاوەکو 150. لێرانش بە هەمان شێوەتوانم ئەوە بگۆڕم. لێرانە مانگەکانی ساڵ بوون لە 0 هەتا 14 بۆم داناوە، من خۆمە تا 12 هەیە. دیسان دەبڵ کلیکی لەسەر ئەەکەم، لێرانە بەشی یەکەم سفرەکەیە نایگۆڕم، بەشی دووەم ئۆتۆ ئەیکەمە فیکس بۆ 12 مانگ وەدای خەم. ئێستاکانە وەکو ئەبینین دوو تەوەرم هەیە بەپێی ئەو شتێکەوە خۆم ئەمەوێتن ڕوونکردنەوەی بۆم داوە.
هیوادارم فێرکاری ئەمجارە سوودی بۆ هەموو لایەکە بوو بێتن ئینشاءڵڵا تاوەکو فێرکاری داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ بێتن